دووبارە سڵاو سەرەتا چمە لای زۆر بەڕێز دکتۆر ئەرکان سەرەتا سپاس بۆ ئامادەبوونی دکتۆر بەخێر هاتی دەمەوێت لە پرسیارەوە دەست پێ بکەم دەکرێت بزانین مێژووی سەرهەڵدان و دروستبوونی ئەم ڤایرۆسی کۆنگۆ یاخود تای خوێن بەربوون بۆ کەی دەگەڕێتەوە؟ سپاس بۆ جەنابێ، سپاس بۆ کەناڵی خەندان و ئێوارەی ئێوە و هاوڵاتنی بەڕێز باش. دیارە ئەم نەخۆشیێکی تازە نییە، نەخۆشی تای خوێن بەربوون کە بە ناوە زانستیەکەی پێوترێ کریمینۆ کۆنگۆ هێمۆرهەجیک فیبر. ئەم نەخۆشیە سەرەتا لە ساڵی 1944 لە وڵاتی ڕووسیا لە دوورگەی قرم کە پێوترێ کریمینۆ سەری هەڵا زانە ڕووسەکان لە ساڵی 1944 بۆ 46 دەست نیشانی ئەم نەخۆشییان کردووە. پاشان لە باکووری ئەفریقا لە وڵاتی کۆنگۆ و وڵاتانی باکووری ئەفریقا نەخۆشیەکە تۆمار کرا، زیانی گیانی بەدواوە بوو، بۆیە پاش ئەوە بوو بە نەخۆشیێکی پاندیمیک یاکو بڵێ نەخۆشیێکی بەفراوان لە وڵاتانی ئەوروپا، لە ئۆرۆئاسیا، لە وڵاتی چین، لە زۆرێک لە وڵاتان کە زیاتر لە 80 وڵاتە ئەم نەخۆشیە تۆمار کراوە و نەخۆشیێکی بربڵاوە و نوێ نییە کە نەخۆشیێکی ڤایرۆسیە و لە ڕێگەی مێروویەکی بچووکەوە ڤایرۆسەکە سۆری ژیانی دەست پێکات دوو گەشتەکە تۆ زیاتر پێشی بچینە لای ئەوەی کە بزانانی ئەم ڤایرۆسێ چیە زیاتر کام وڵاتانە ڕوبەڕووی توشبوون بەم حاڵەتە دەبنەوە؟ ئەم هەموو وڵاتان ئەگەری توشبوونیان هەیە بم حاڵەتە، بەڵام بۆ لە هەندێک وڵات زیاتر فۆکەسی لەسەر و بەربڵاوە لە وڵاتانەیە کە خزمەتگوزاری پزیشکی ئاسی خزمەتگوزاری پزیشکی تیا کەمە یاخود لاوازە، بۆ مەسەلەی ئەبێ بڕینەوە سەر هۆکارەکەی کە بریتە لە هۆکاری نەخۆشیەکە سۆری ژیانی نەخۆشەکە ڕێگەی مێروویەکەوە دەست پێکە کە پێوتری مێرووی گەنە تا ئەم مێرووە قەلاچۆ بکرێت و لە ناو ببرێ ئاستی بڵاوبوونەوەی نەخۆشەکە داوەستێت تاوەکو ئەم مێرووە قەلاچۆ نەکرێت و بەرفراوان بێ تەشەنەسەندنی نەخۆشەکە زۆرە. بۆیە بینین وڵاتانی ئەفریقی کە خزمەتگوزاری پزیشکی و زانستی پزیشکی تیا کەمە ئاستی ژیان تیا لاوازە نەخۆشەکە بەربڵاوترە، لە وڵاتانی ئەوروپاش کە پێشتر تۆمار کراوە لە جەنگی جیهانی دووەمە ئەم نەخۆشیە تۆمار کراوە لەوێ بەرەو لە ناوچوون ئەچێ بۆ چونکە مێرووەکە کەمتر بڵێن هۆکارەکانی توشبوون ڤایرۆسە بۆ چیە گەڕێتەوە؟ هۆکارەکانی توشبوونی ئەم نەخۆشیە بریتێ لە مێروویە کە پێوتێ گەنە ئەم مێرووە کە سەرەتا ئەوترێت لە ئاژەڵی زۆری ژیژک و مەیمونونەکان ئەم ڤایرۆسی وەرگرتووە. ئەم مێرووی گەنەیە یان ڕاستەخۆی گواستێتەوە بۆ مرۆڤەکان یاخود لە ڕێی گواستنەوەی بۆ ئاژەڵەکان و بەریەکەوتنی مرۆڤ لەگەڵ گۆشت و خوێنی ئاژەڵەکە یاخود دەردراوەکانی ئاژەڵەکە مرۆڤەکە تووشە بێ. بەلەواتە تەنها لە ڕێگەی خواردنی گۆشتەوە نییە؟ نەخێر، ئێمە ئەڵێین بە دوو شێوە تای خوێن بەربوون ڤایرۆسی کریمینۆ کۆنگۆ گوازێتەوە بۆ مرۆڤ، ڕێگایەکیان ڕاستە خۆیە وەک ئەوەی کە مێشێک کە مرۆڤێک ئەگەزێت و خوێنەکە تێکەڵاوی خوێنەکەیە بێ گەنەیەک ڕاستەخۆ بەر پێستی لەشی ئاژەڵ مرۆڤێ بکەوێت و خوێنەکەی مرۆڤەکە بمژێ ئەو گەنەکەش خۆی توش بوو بێ، مەرجە گەنەکە توش بوو بێ. ئەگەر گەنەکە توش بوو بێ ئەو مرۆڤەکە ڕاستەخۆ تووشە بێ، یاخود ئەگونجێ ئەو حاڵەتی کە لە خەلیفان باسکرا بەو شێوە بێ ئەو مێرمنداڵە ڕاستەخۆ گەنەکە بەر پێستی کەوت بێت و خوێنی مرۆڤەکەی مژی بێت و ڤایرۆسەکەی بۆ نەقڵ کرد بێ، یاخود بەڕێگەی دووەم کە بریتێ لەوەی کە گەنەکە ئاژەڵەکە ماڵەکان یاخود ئاژەڵی چوارپێکان تووشەکە کە توش ئەبێ ئاژەڵەکەت ئەبێتە هەڵگر و گوێزەرەوە کە بۆ هەڵگر و گوێزەرەوە خوێنەکەی یاخود گۆشتەکەی بەرکەوتن کات لەگەڵ یاخود دەردراوەکانی لەگەڵ پێستی مرۆڤە شوێنە بریندارەکانی مرۆڤە یاخود شوێنە هەسیارەکانی مرۆڤ وەک پێڵووی چاو یاخود نەرمە پەردەی دەم ئەمانە ئەبێتەوەی گواستنەوەی نەخۆشە. زۆر باشە، ئەچینە وڵاتی فەڕەنسا. دکتۆرە نازەنین عوسمان حوسێن مامۆستای زانکۆ ڕاستەخۆ لەگەڵمانە. دکتۆرە نازەنین سەرەتا سپاس بۆ ئەوەی کە ڕاستەخۆ لەگەڵمانی، سپاس بۆ ئامادەبوونت. دەمێت لە پرسیارەوە دەست پێ بکەم تا چەندە خواردنی گۆشت خواردنی بەروبوومە ئاژەڵیەکان هۆکارە بۆ توشبوون بە نەخۆشیە جیاوازەکان، بە تایبەتی ئێستا کە دەوترێت یەکێک لەو هۆکارانەی کە دەکرێت مرۆڤەکان تووشی هەڵگرتنی ئەم ڤایرۆسە ببن خواردنی گۆشتە. دکتۆرە گەرگەویستی منی فەرمۆ. وەکو باس کرا پێشتر ڕاستە لە ڕێگای ئەوە توش دەبی لە ڕێگای گەنەوە، بەڵام کە گەنە تووشی دەکاتن لەسەر یا لەسەر حیوانەکە دەنیشی و ئەو ڤایرۆسەی دەداتێ
یاخود گەنەکە دێتە سەر مرۆڤێک و دەیداتێ. اینجا ئەو حیوانە فەرقی هەیە لەگەڵ توشبوونی حیوانێک لەگەڵ توشبوونی ئێمە فەرقی هەیە. حیوانەکە هیچ نیشانەیەک نیشان نادا لە ئێمە تامان هەیە، زکێشەیە، بەرزبوونەکەی وەی تاکە کە گەلک زۆرە، بەڵام لە ئاژەڵە ئەمە هیچ نابینی. حیوانێکی طبیعیە. هەندێک جار ملاحەزە کراوە کە ئەو حیوانانە تۆزێ لە بەرچوونیان زیاترە. ئاژەڵدارەکان و کەسانێکە پەیوەندیان هەیە لەگەڵ ئاژەڵە هیچ نیشانەیەک نابینن کە پێشوەختە بزانن ئەم ئاژەڵەیان توش بۆتە هەڵگری ئەو ڤایرۆسە؟ نەخێر، بە شکلی بە تاکەشت ئەگەر بتوانن بیدۆزنەوە ئەویش لە ڕێگای سیرۆلۆجی، یعنی فەحسی خوێنە لە هەندێ دژە لەش کە هەر ئۆرگانێک بستە ناو لەش، ڤایرۆسبی، بەکتریابی لەش دژی پەیدا دەکاتن. گەڕان لەو دژە لەشانە پێشانی دەدا کە حیوانە توش بۆ یا توش نەبوو. دەناوەکی تر بە کلینیک هیچی پێوە دیار نییە و شەر نییە هەر گەنەیەک لەسەر حیوانێک بوو ئەو حیوانە تووشی بووە. احتیمالی هەیە ئەگەر وا بواە نسبەتێکی زۆر دەبوو ئەو نەخۆشیە ساڵانە لەوەتی هەفتاکانەوە لە وڵاتی ئێمە هەیە، لە عێراق هەیە، لە ئەوەیەکمان هەیە لیستێکمان هەیەکەوە لە عێراق لە 79 هەتاکو 2003 65 حاڵەتمان هەبووە، لە دوای 2003 دیار نییە. کەواتە ئەم نەخۆشیە بە بەردەوامی هەبوو، بەڵام بژمارەی زۆر. چی هۆکارە بۆ پەرسەندنی زیاتر تەشەنە سەندنی ئەم ڤایرۆسە؟ وەکو بەڕێزت ئەڵێ لە ساڵی هەفتاکانەوە هەیە، بەڵام زیاتر ئەم ساڵکەوە بەم شێوەیە ئێستا بەڕاستی هاوڵاتێکی زۆر تووشی ترس و دڵەڕاوکێ بوون لەوەتەی ئەمە دەبیستێت و بۆ تەباس و خواستی ناو هاوڵاتیان ڕوبەڕووی ترس بوونەتەوانە. چی ئێستا هۆکارە بۆ زیاتر پەرسەندن و بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە لە ئێستادا؟ خۆی هەستی پێکراوە لە حەزە کراوە لە ئێرانی لە 2017 سێ حاڵەت هەبوو، سێ حاڵەتی پێمرد لە ئێران لە 2017 و بە بەردەوامی لە تورکیا عینەشە 2013 تیا بوو. ئێستاکە خەریکە ئەو نەخۆشیانە ژمارەی زیاد دەکاتن بە شێوەی جاران ئەو هاتوچۆکردنی کە جاران هەبووە ئێستا بووە کاتن خێراتر ئەو نەخۆشیانە نەقڵ بن. نسبەتەکەی تۆزیە زیاترە. ئەمە یەک. دوو، میدیاکان ڕۆڵی سەرچیان هەیە لە بڵاوکردنەوە. فەیسبوک بەسە بۆ یەکێک بڵاوی کاتەوە ئیتر هەمووی وەکو زنجیرە بڵاوی دەکاتەوە. ئەمە وای کردووە ترسیەکی زیاد لە لزوم بڵاویتەوە بەرام لە ناو خەڵکە. یعنی هۆکاری میدیا دەوری زۆرە لەمەیە. ئەکرێ بڵێن ئەم ڤایرۆسە هێندە جێگەی ترس بێ، هێندە جێگەی مەترسی بێت کە هاوڵاتیان بەم شێوەیە ئێستا ڕوبەڕووی ئەم دۆخە بوونەتەوە ترسێکی زۆر. ئەکرێ بڵێن هێندە جێگەی مەترسیە؟ هەموو نەخۆشیە جێگەی مەترسیە، بەڵام مەترسی تر هەیە کە کەمتر. بەڵێ ئەو نەخۆشیە بە پێی ئەوە چ پێ دەڵێن ئەو ئۆرگانیزیشن هێڵت ئۆرگانیزیشن مۆندیال ئەمە بڵاوی کردوێتەوە کە ساڵانە 500 حاڵەتمان هەیە لەمە. بەڵێ خەڵک دەترسێت و نەبی زیاتر بڵاو بوویتەوە لە چاو زۆر لە چاو ئەوەی پێشووکە هەبووە، نسبەتێکی زیادی کردووە، بەڵام بەو دەرەجەیە نییە کە خەڵک وا بەو شێوەیە لێ بترسێتن. بەڵێ دکتۆرە دەگەڕێمەوەلات. دکتۆر چۆن بزانین کە سەرەتای دەرکەوتنی نیشانەکان لە کەسێکی توش بووە ڤایرۆسە چییە؟ بەڵێ بە پێی کەسەکان ئەم نەخۆشە لە برۆی ڤایرۆسیە فترەی حەزانە یاخود فترەی دەرکەوتنی نەخۆشێکە لە نێوان 3 ڕۆژ بۆ 15 ڕۆژایە. یاخود کۆ نیشانەکانی ئەو نەخۆشیە لە پاش لە کوڵی لە 3 ڕۆژەوە بۆ 15 ڕۆژ دەرەکەوێت کە بە تایەکی بەسیط تایەکی کەم دەست پێکە، دواتر داهێزران، دواتر گێژبوون و بورانەوە یاخود بڵی خەواڵ بوون، پاشان لە خۆناغەکانی کۆتاییە ئەم نەخۆشیە خوێنبەربوون لە ژێر پێست دروستەکات. دوای ئەوەی کۆتایی خوێنبەرەکانی خوێنهێنەرەکان و خوێنبەرەکانی
مرۆڤ لە ژێر پێستە ئەتەقێ پەڵەی سوور و دەتە ڕەش لە ژێر پێستەکانە دروستەکە کە بێتە هۆی بەوە ناونراوە تای خوێنبەر بوون. ئەمە ئاماژە بە خاڵێکی گرنگ کەم لەگەڵ کە دکتۆرە ئاماژەی پێکرد مەسەلەی هۆکاری تەشەدەستەنەری ئەم نەخۆشیە بەشێکی پەیوەندی بە لە ماوەی ڕابردووە بۆچی کەم بووە بەشێکی پەیوەندی بە خزمەتگوزاری ڤێتەرینەرەکانەوە بووە لە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی لە ماوەکانی ڕابردوودا بەڕێبەرەتە ڤێتەرینەرەکان هەڵمەتێکی زۆریان ئەکرد لە شتنەوەی ئاژەڵەکان لە دەرمانکردنی تەوی لە و گۆڕەپان و باخچەکان کە بڕێکی زۆر لە ئاژەڵی گەنە لە لە پاش ئەم خێرانەداری کە دروست بووە خزمەت گوزارە ڤێتەرینەرەکان بە شێوەیەکی زۆر کەمی کردووە و دامی حکومی کەرتی گەشتی بۆ خزمەت گوزارە ڤێتەرینەرەکان نەماوە. ئێستا پاش دەرکەوتنی ئەم حاڵەتانە حکومت دوایەوەی لەگەڵ بەهۆبەی هاوبەشی لەگەڵ بەلەتی تەندروستی سلێمانی و بڵێ بۆ نمونە لە نێوان وەزارەتی تەندروستی و وەزارەتی کشتوکاڵ هۆبەی هاوبەش پێکهێنراوە کۆمەڵێ یاخود پارێزگای سلێمانی کۆمەڵێ بودجەی کاتی دروستکراوە بۆەوەی سەر لە نوێ ڕەشکردنی ئەو دکتۆر واتە ئەتوانین بڵێن بەڕشتنی دەرمان و بە کوتانی ئاژەڵ ئەمانە ئەکرێ پێش وەختە ڕێگری لە سەرهەڵدانی هەر جۆرە ڤایرۆسی بکرێت؟ کوتانی ئاژەڵ نا لێرە ئەم شتنەوەی ئاژەڵ ئەگەر ئێمە بێت سووری ژیانی ئەم ڤایرۆسە چییە لە گەنەکانەوە دەست پێکە ئەگەر ئێمە بێت و ئاژەڵەکانمان یاخود تەویلەکان لە گەنە دوورکەینەوە هەم خاوەن ئاژەڵ دوور ئەکەوێتەوە لە نەخۆشەکە هەم ئاژەڵەکان لە بیرمان نەچێ کۆمەڵێک فیاتی مرۆڤ ئەگەری توژبوونیان هەیە بم نەخۆشیە یەکەمیان ئەو مرۆڤانن کە لە وەرگاکان یاخود خاوەن ئاژەڵن ئەمانە ئەگەری توژبوونیان بەم نەخۆشیە زۆرە پاش ئەوان کوڵی گروپی دووەمیە گروپی کرێکاری کوشتارگەکان ئەوانەی کە ڕاستەوخۆ لەگەڵ گۆشتەمەنی و کارگەی گۆشتەکانە مامەڵاکەن ئەوان یاخود پزیشکانی ڤێتەرینەری لە کوشتارگەکانە ئەوانە گروپی دووەمن کە ئەگەری توژبوونیان هەیە بەم نەخۆشیە. گروپی سێمیش هاوڵاتی ئاساییە لە ڕێگەی بەرکەوتن لەگەڵ گۆشت و بەرهەمەکانیە تۆ هاوڵاتی بۆ نمونە کەسێک هاوڵاتێکی ئاساییە لەسەر شەقامەکان گۆشتێکی توژبوو ئەکڕێ بێوەی دەستکێش و هیچ خۆپارێزەرێک بەکاربێنە لەگەڵ ئەم گۆشتەکە توش بۆ مامەڵ لە کا بە دەستێکی بینیارەوە هاوڵەتەکەش بە خواردنی توش نابێت بە بەرکەوتنی لە هەناوی ئەگەر گۆشتێکی نەکوڵا و گۆشتێکی توشبوو بچێت هەناوی مرۆڤەکەش توشە بێت. زۆر باشە. بینەرانی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە ڕێگەی هەریەک لە ژمارە تەلەفۆنەکانی 0 1970 11 یاخود ژمارە نۆرماڵی 053 319 74 39 هەر پرسیارێکتانە بێ ئاراستەی میوانانی پرۆگرامی بکەن. دەچمەوە لای دکتۆرە نازەنین بەڕێز دکتۆر ئەرکان ئاماژەی بەوەیە کە کۆمەڵێک کەس معارزن واتە دەکرێت تووشی ئەم نەخۆشە بن وەکی خاوەن ئاژەڵە کرێکاری کوشتارگەکانن یاخود کابانێکی ماڵ کاتێکە ئەم گۆشتە چا دەکات برینی هەبێت و ئەگەر گۆشتەکە توش بوو بێت لەم ڕێگانەوە ئەی کەسی توش بوو چۆن ئایا دەشێت ئەم ڤایرۆسە لە کەسێکە ببێتە هەڵگری ئەو ڤایرۆسە و توشبووی ئەو ڤایرۆسە بگوازرێتەوە بۆ کەسی بەرامبەر و چۆن دەگوازرێتەوە؟ خۆی ئەو ڤایرۆسە کاتی کە لە گەنەوە نەقڵ دەبی بۆ مرۆڤێک یاخود لە ئەو مرۆڤانەی کە کۆنتاکتی یەکسەر ڕاستە خۆیان هەیە لەگەڵ ئەو ئاژەڵانەی کە توش بوون بە خوێنیان بە پاشە ڕۆیان ئەمانە کە توش ببن هەندێک علامەت هەیە هەندێک نیشانە هەیە لە نەخۆشەکەی بە دیار دەکەوی ئەو نەخۆشە بە پێی توش ئەوە ئەگەر هاتوو لە ڕێگای گەنەوە تووشی بوو لە خلالی 2 ڕۆژ 3 ڕۆژ نەخۆشەکە بە دیار دەکەوی ئەگەر هاتوو لە ڕێگای مرۆڤێکی نەخۆشەوە یاخود پاشماوەی مرۆڤێکی نەخۆشەوە تووشی بوو ئەمە لە خلالی 5-6 ڕۆژە بە دیار دەکەوی تاکان لە بیدا تا وەکو هەڵامە دوایە لە دوای ئەوە لی تۆخ دەکا زۆر بە خێرایی تۆخی دەکاتن ئەوە جارێت تۆزێ ئازار و تۆزێ جوولە و زیاتری هەیە بەڵام وردە بێهێزی دەکا و بێتاقەتی دەکا هەندێ نیشانەی تری لێ بە دیار دەکەوی
وەکو خوێنبەربوون بێتاقەتیش زکێشەیەکی زۆر ببوورە قسەکانت پێ ئەبڕم بەڕێزت ئاماژت بەوە کرد کە ئەمە سەرەتا نیشانەکانی وەکو هەڵامەتێک وایە گەر تێبینی بکەین ئێستا وەرزەکە وەرزێکی گەرمە هەر هاوڵاتێک دەچێتە دەرە بۆ شوێنی کارەکەی بڕێک لە عارەق ئەکاتەوە کە دێتەوە ماڵەوەیان دەچێتە بەر هەوایەک سپلێتێک کار ئەکا هەوایەکی سارد لێ ئەیە کۆمەڵە قورگ ئێشە و چاو سووربوون و ئەمانە ئەم نیشانانی هەڵامەتی تێدا دەردەکەوێت کەواتە چۆن هاوڵاتیەک بتوانێت جیاوازی بکات لە سەرەتادا مەبەستم لە نیشانەکانی هەڵامەتێکی ئاسایی و نیشانەکانی توشبوون بۆ ڤایرۆسە. ئێستا خۆم حالیان تووشی و هەڵامەتە بووم وەکۆەوەی کە تۆ باست کرد گەرمە و هەوای سارد لێ دەدا بەڵام ئەو هەڵامەتەی کە هەڵامەتی ئەتیادی کە تووشت دەبی بەردەوام دەبی چەند ڕۆژێک لەگەڵ تا قوڕکێشەیە تۆزیەکە بەڵام بەنسبەت نەخۆشی ڤایرۆسی خوێن ئەمە گەشە دەکات لە خلالی 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەمە یەک دوو تۆ کەس هەستری حکایەتی ئەو نەخۆشە ئایا کۆنتاکتی هەبووە لەگەڵ حیواناتە ئایا چۆتە دەرەوە چۆتە ناو باخ زۆر جاران ئەو گەنانە لە باخەکان دەکەون لە حیوان بەردەبتەوە سەر عەرز یاخود لەو حیوانانەی وەکو کەروێشک و مشک و جرجوانن کە خۆی حەشارداوە بەبێ ئەوەی هیچ ئەوان نەخۆش بن یاخود ئەو تەیرانەی کە دەگوازرێنەوە خۆ زۆربەی ئەو نەخۆشیانە کە بۆ وڵاتی ئێمە دێ لە ڕێگای ئەو تەیرانەوە کە گەنەکان لەگەڵ خۆیان هەڵدەگرن و دەفرن لە وڵاتی کە بۆ وڵاتێکی تر لەگەڵ خۆیان زۆر جاران دێن ئەمە فەرقەکەی ئەوەیە هەڵامەتێکی ئەتیادی زۆر لەسەر خۆیە بەڵام ئەو هەڵامەتەی کە ڤایرۆسی خوێنبەربوونە زۆر خێرایە دیگەر هەڵامەتێکی ئاسایی بێت یاخود خوانە کردە توش بێت بەو ڤایرۆسە سەردانی کلینیک و نۆرینگەکان بکات سەردانی پزیشکی پسپۆر بکات خۆی ئێستاکە مەسەم چکو خەڵک ئەو ترسەی هەیە هەر یەک تۆز هەڵامەتی هەبوو دەچیتە لای دکتۆر و ئەمە ئێستاکە حاستی تەشخیصی بکات لە ڕێگای خوێنەوە دەناوەکی تر ئەوها بۆ ئەلامەتانە هیچی پێوە دیار نابی وەکو گوتم هەڵامەتی ئەتیادی گەشەکردنی زۆر خێرانیە زۆر تایەکی تا دێت 38-39 بەڵام تای ئەو زۆر بەرز دەبتەوە دوای ئەوە زۆر بە خێرایی دەتخا تر ئەو نەخۆشە بێهێزە کەوتووە دەگاتە ڕادەی بێ ئاگابوون وەکو هەڵامەتی ئەتیادی نییە. زۆر باشە دەگەرم وەلا دکتۆرەگەن کاک دکتۆر ئەو ئاژەڵانەی کە زیاتر هەڵگری ئەم ڤایرۆسن ئەم گەنەیەن کامانن دکتۆرە ئاماژی بۆ تەنانەت باڵندەکان کەروێشکە جوجانی دەکرێت بڵێن ترسمان لە هەموو جۆرە ئاژەڵەکە بێت تەنانەت ئەوانەشی کە بۆن منە لە لادەیەک بن لە گوندێک بن بەدەر لەوانە بەڵێ وەکوتمان سەرەتای نەخۆشەکە لە ڕێگەی باڵندە کۆچەریەکانەوە هۆکارم بۆ گواستنەوەی ئەم گەنەیە پاشان ئاژەڵە کێوەکان کە وەک ژیژک و مشک و جرج و ئەو ئاژەڵەکانی تر پاشان ئاژەڵە ماڵەکانی وەک مەڕ و بزن و مانگا ئەمان هەمویان دکتۆر ئەم ئاژەڵانەی کە خۆمان لە ماڵەوە ماڵەکان پشی لە سەگە ئەمانە هەمویان ئەگونجێک گەنەیان پێوە بێ و گەنە ئاژەڵ کومێرویەکە ئەتوانێت لەسەر خوێنی ئەو جۆرە هەموو جۆرە ئاژەڵێک بژیتەنان لەگەڵ لەسەر مریشکۆوانش توانای ژیانیە بەڵام بە شێوەیەکی بەربڵاو لەسەر مانگا و مەڕ و بزن ئەو ئاژەڵان شیردەرەکان هەیە. دکتۆرە گەر نەخۆشێک وەکو پێشتر ئاماژەمان بە نیشانەکانیە کەسێکی توش بوو لە سەرەتادا زوو فریا بکەوێت ئەکرێ ئەو مەترسێت تێپەڕێنێ؟ بەڵێ بەڵێ ئێمە وتمان نەخۆشێکی ڤایرۆسیە سەرکەوتنی چارەسەر بۆم نەخۆشیە ئەکەوێتە سەر قۆناغبەندی چارەسەرەکان بۆ نمونە ئەگەر لە سەرەتاوە بۆیە لەم جۆرە حاڵەتانە ئەم جۆرە ڕۆشنبیریانە گرنگە لە ڕاگەیاندنەکان بڵاو بکرێتەوە بۆەوەی ئەگەر تۆی نەخۆش منی نەخۆش توانیمان زوو چارەسەرەکان وەربگرین زوو کۆنیشانەکانی نەخۆشیە ڤایرۆسەکە چارەسەرکەین ئەو کاتە ئێمە مەترسی نەخۆشیەکە دوورەکەینەوە بەڵام ئەبێ ئەوەشمان لە یاد بێ کە ئەم نەخۆشیە مەترسی لە ناوچوونتیان نزیکەی لە 130 بۆ 150 واتە نسبەتێکی بەرزە و زۆر جار دابەزاندنی
کۆندامی ئاسی مەناعی مرۆڤەکان ئەبێت هۆی ئەوەی کە ئەم مرۆڤە خوا نەخواستە گیان لەدەست بە. مەلەکاتە دکتۆر کەسێک هاوڵاتێکی ئاسایی ئەگەر بێت و بەرکەوتنی نەبێت لەگەڵ ئاژەڵدا لە دەرەوەی شار نەبێت و هاوکات خواردنی گۆشت کەم کاتەوە گەر ئەم ڕێکارانە بگرێتە بەر ئەگەری توشبوونی کەمترە؟ ئەگەری توشبوونی کەمترە ئەگەر بێت و بەرکەوتنی نەبێت لەگەڵ مرۆڤێکی توش بووە. بەڵێ لە مرۆڤ بۆ مرۆڤ ئەم حاڵەتە تۆمار کراوە. ئەو ستافە پزیشکی کە سەرپەرشتی ئەو نەخۆشییان کردو لە ڕووسیا کاتی خۆی کە نەخۆشەکە دۆزراوەتەوە سەرجە تقریبان زۆرینەیان توش بوون نەخۆشەکە دوای ئەوە سلمێنراوە کە مرۆڤ بۆ مرۆڤ نەخۆشەکە مرۆڤ بۆ مرۆڤ لە ڕێگەی هەناسۆ لە ڕێگەی هەوا ناگوازێت لە ڕێگەی دەراویشتەکانەوە هەناسەیەکی زۆر کوڵی کۆنتاکتێکی زۆر نزیک نەخێر لە ڕێگەی خوێنەوە لە ڕێگەی دەردراوەکانی مرۆڤەکە ئەگەر بێت ئۆستافە پزیشکی مامەڵی لەگەڵاوکە مامەڵی لەگەڵ خوێنەکەی ئاکات و بەرکەوتنی خوێنەکە بێ بۆ وە گوتمان خوێنە هەسیارەکانی مرۆڤ نەرمە ڕۆپۆشی ناودەم برین هەروەها پێڵەکانی چاوی موکۆزای چاوی. کەوایە دکتۆرەکرێ بڵێن ئەو ترسێکی ئێستا کەوتێتە دڵی هاوڵاتی بۆی کە دەڵێن لە هەوا بڵاو دەبێت هۆی خۆت لە ڕێگەی کۆنتاکتێکە بۆ متەوقەیەکی دەستا بڵاو ئەبێتەوە ئەکرێ بڵێن خەڵکی شار کەمتر لە ژێر مەترسیدان؟ بەدڵنیاییەوە کەمتر لە ژێر مەترسیان بەڵام زۆر گرنگە لەم ئەم جۆرە ترسە بێ بە ڕۆشنبیریی گشتی. یاسایەکمان هەیە لە بەگشتی لە تەندروستی ئەوترێت خۆپاراستن باشترین چارەسەرە. بیزەبت بۆم نەخۆشیە زۆر دروستە خۆپاراستن باشترین چارەسەرە. من بە ئامۆژگاریم هەیە بۆ کرێکاری کوشتارگەکان بۆ خاوەن ئاژەڵەکان دەتوانن لە ڕێگەی جزمەیەک و دەستکێشێک و کەپێکی سەر و ڕۆپۆشێکی بەرکۆشەوە ژیانی خۆیان پارێزن لە ڕێگەی چەند هەزارێکەوە کە ئەدرێ بە دەرمانی دژەمێرو کە بتوانن تەویلەکانیان یاخود ئاژەڵەکانیانی پێشارە سەر بکەن خۆیان لە نەخۆشێکی گەورە بپارێزن بە هەمان شێوە کابانێکی ماڵ هاوڵاتێکی ماڵ لە ڕێگەی ئەوەی کە نەچێت لەسەر شەقامەکان گۆشتێک بە چەند هەزاری کەم بکڕێت گۆشتی بێمۆر بکڕێت یاخود کابانێکی ماڵ زۆر ئاسایە دەستکێش بەکاربێنێ باشترین چارەسەرە بۆ ئەم جۆرە حاڵەتانە بۆیە گرنگە ئێمەی هاوڵاتی ڕۆشنبیری خۆمان لەم جۆرە حاڵەتانە لەم جۆرە نەخۆشیانە بەرفراوان بکەین. زۆر باشە دکتۆرە ئاماژەمان بەوە کرد کە ئەکرێ لە ڕێگەی خواردن و یاخود بەرکەوتەمان لەگەڵ ئاژەڵ و کەسی توش بووە ئەم ڤایرۆسە بگوازرێتەوانە. ئەگەر هاتوو هاوڵاتیەک گۆشتێکی لەسەر شەقام کڕی مۆری تەندروستی پێوە نەبوو بەرحاڵ هێنرایە ماڵەوە ئایا ئەکرێت لە ڕێگەی زۆر کوڵاندنی ئەم گۆشتەوە ئەو ڤایرۆسە لەناو ببرێت؟ گوێبستی پرسیارەکەم بوو دکتۆرە؟ دکتۆرە پرسیاری ئەوەم کرد گەر هاتوو هاوڵاتیەک گۆشتی سەر شەقامی کڕی بەبێ ئەوی مۆری تەندروستی پێوە بێت هێنرایەوە ماڵەوە ئەو جۆرە گۆشتە گەر هاتوو گۆشتە هەڵگری ئەم ڤایرۆسە بوو دەکرێت بە زۆر کوڵاندنی ئەو ڤایرۆسە نەهێڵدرێت و لەناو ببرێت؟ بەڵێ دەگەرمەوە ستۆدیۆ کاک دکتۆر منەوە پرسیارە ئاڕاستی بەڕێزت بکەم. بەڵێ ئەم نەخۆشیە لە ڕێی وەبزان پێشتیش ئاماژەم پێەیە لە ڕێی کوڵاندنەوە لە ناوە چێ باشترین چارەسەرە بۆم جۆرە حاڵەتانە و مەترسیەکەی لەو کاتەیە ئەبێت کە خوێنەکە یاخود گۆشتەکە بێ کوڵاندن بەر کەوتنی هەبێ لەگەڵ واتە برژاندن تۆزە مەترسیدارە لەم حاڵەتەیە. ئێمە یاسایەکی گشتیمان هەیە بە حکمی ئەوەی من پسپۆرەکەمەوە بڵێ لە مەسەلەی برژاندنە یاسایەکی بۆ هەموو بەرهەمە گۆشتێک خۆراکیەکان و گۆشتەکان لە یاسای فود سیفتیە سەلامەتی خۆراکە ئەگەر هەر پارچەیەکی گۆشتەکە خۆی پارچێکی خۆراکە پلەی گەرمی لە 75 پلەی گەرمی بەرەوسەر بێت ئەوە ئەتوانین بڵێن ئەوە خواردنێکی سەلامەتە و زۆرینەی نەخۆشیەکان و میکرۆبەکان لە ناوچ. ئەمە گۆشتێکی ئاسایی لە 75 پلەی سەدی؟ بەڵێ. بەڵام 75 پلە بۆ گەرمی من باسی ئەوەکەم بەدەر لە کوڵاندنانی نەکوڵاندنێکی دیقەت بابێ ئەگەر ئەو گۆشتەی ئەبرژێ بەچی ئەبرژێت ئەبێ ئەداتە ئەو پلێواتە؟ ئەگەر خۆی نەنا شێوازی بڕینی گۆشتەکانمان هەیە ئەگەر بێت و ئەو پارچە گۆشتانە تەنک بن یاخود قوڵ نەبن
بە شەقوڵەکانی هەموو من هاوڵاتێکی ئاسایی ڕەنگە هیچ نەزانم لە شێوازی بڕینی گۆشتێک هەر گۆشتێک بێتە ماڵەکە بە شێوازێکی ئاسایی حازری ئەەکەم و چێەکەم و خوێ چێ پێوەکەم ئایا ئەم پلەیە 75 پلێ ئەگەر لە کاتێکە هاوڵاتی لێ ئێمە بە شێوازێکی گشتی فێربوون هەر لایری سەرەوە چینی سەرەوە گۆشتەکە برژێنی ئەڵێن بە سوودەکەی نەڕوە کە خواردنی برژاوەکان خواردنێکی تەندروستی نەگەر بە شێوەیەکی گشتی بڵین بەڵام بە دڵنیاییەوە گۆشتێک بە دروستی ببرژێت دڵنیا لەو پلێتی ئەپەڕێت چکە بەگشتی هەموو خۆراکەکان ئەبێ بگاتە ئەو پلەیە ئەگەر گۆشتێک نەگاتە ئەو پلە دڵنیا بە هەر بە سووریە مێنێتەوە ئەیخۆ کاگوتەڕڵین بە هەر بە سووری مێنتە بۆی سوودەکەی وەربگرین ئێمە بەدەر لەم ڤایرۆسە لە هەر حاڵەتێکی دیکەدا دەبینین کە کۆمەڵێک نەخۆشی هەیە لە گۆشتەوە دەگوازرێتەوە لە خواردنی گۆشتە دەگوازرێتەوە بۆ هاوڵاتی بەڵام ئەمە بە شێوازێکی گشتی ڕەنگە ئێمە ئەم هۆشیاریەمان نەبێ ئەم لایەنە تەندروستیانی وەکو هاوڵاتێکی ئاسایی نەزانین یعنی کەم ئێبرژێنین هەرڵێن با تۆزێ گەڕێکی پیا بڕوا بەمەیکە ئەمە سوودا و بەها خۆراکی و تەندروستەکەی ئەم گۆشتە لە دەست نەین بەها خۆراکی پەیوەندی بەوە نییە پەیوەندی بە حەز و ویستی مرۆڤەکانەوە هەیە ئەگەر دیقەتت دابێت لە کەناڵە ژیانەکان ئەو کەناڵانەی کە تایبەتن بە دروستکردنی خۆراک زۆر جار لەوەیە بەرچاوت بکەوێت گۆشتێک ئەخەنە بەردەم میوانەکان کاڵ و سوورە ئەمە ئەو شتەیە کە من باسیەکەم هەموو کابانێکی ماڵ هەموو چێشتلێنەرێکی شێفێکی نێودەوڵەتی گەرمی پێوێک بێرەوەیەتی هەر خواردنێک کە پێشکەشیەکە ئەگەر خواردنی برژاویش بێ بەشە قوڵەکانی گۆشتەکە ئەپێوێ بزانێ گەشتە ئەم پلە شتێکی زۆر ئاساییە گەرمی پێوەکە و بزانێ گەشتە 7 پلە ئەگەر سووریش بێ بەلایەوە کێشە نییە ئەمە یاساکەیە و ئەوان بۆ پێوەرە خواردنەکە پێشکەشەکە بەڵام لەمەدا بزانین ئێمە تۆنە هۆشیارانە بەکاربێنین یاسای سەلامەتی خۆراکە گرنگە لێرە نزیکە لە بابەتەکەەوە چوار یاسای سەلامەتی خۆراکمان هەیە زۆر باشە ئەگەر ئەمە وڵات بۆ وەڵامی ئەم پرسیارە دکتۆر بەڕاستی گرنگی ئەمە گرنگە جێگەی ئاماژێ و ئاماژەی پێ بکرێت دکتۆرە ئەگەر کابانێکی ماڵ گۆشتێکی توشبووی هاتە بەردەست چۆن بتوانێت خۆی بپارێزێ لەوەی کە ئەم ڤایرۆسی بۆ نەگوازرێتەوانە بە ڕێگایەکی تەندروست و سەلامەت دەستچێش لە دەستکە دەستچێش زۆر باش تاکتیم یەکسەر نەبی لەگەڵ پێستی و ئەو گۆشتە ئەگەر هات و کوڵا بە کوڵانەکە دەمری ئەو ڤایرۆسە دەمری خاصێتی کە قەپێلکەچی هەیە ئەو قەپێلکەی لە چەوری دروست کراوە کە دەڵێ لە چەوری دروست کراوە کەواتە ئەو مادانەی کە چەوری لا دەبا وەکو کوحولە وەکو ویسەرە وەکو فاستە ئەمانە دەیکوژی کەواتە ئەگەر هاتوو مەسەم دەستی ئەو شوێنێکە کاری لێ دەکات بەوانە خاوێنی بکاتەوە مەترسی نامینێ دکتۆرە ئەی لە خواردنە فاستفودەکان بۆ زۆرێک لە خواردنە فاستفودەکان ئێستا بە خواردنی گۆشتە یاخود مریش کە ئامادە دەکرێت باشە چۆن بکرێ لەم حاڵەتەدا خۆمان بپارێزین بۆی کە کارمەندێک هاوڵاتێک ڕەنگە ناچار بێت لە دەرۆنان بخوا ڕەنگە ناچاری خواردنی فاستفود بێ لەم حاڵەتەدا دەکرێت هاوڵاتی چی بکات؟ یاخود باش بیکڵاندرابی لای خۆمان گۆشت بەڕاستی زۆر دەکڵێنن لەبەرەوە مەترسی لە گۆشتی کڵاومان نییە بەڵام لە برژانەکەیە تۆزیە مەترسی هەیە داوا بکە کە زیاتر ببرژێ دکتۆرە بەڵام خواردنە فاستفودەکان سروشتیان وایە کە لەبەرەی دەوترە خێرا ئامادە دەکرێت فاستفودن کەمتر دەبرژێندرن کەمتر دەکوڵەندرن ڕەنگە کارمەندێک هاوڵاتێک ناچار بە خواردنی بێ لەم حاڵەتەدا هاوڵاتی چی بکات چۆن ڕێگری بکات لەوەی کە ڕەنگە نەزانێت ئەم گۆشتە گۆشتی کوێیە ئەو ڕێستۆرانتە ئەو خواردنگەی لەکوێ بردووانە چۆن ئامادەیان کردووە هاوڵاتی چی بکات لەم حاڵەتەدا؟ لەو حاڵەتە دەبێ بزانی گۆشتەکەی لەکوێ کڕیوە ئایا تەمغەی بەیتەڕێ پێوەی یان ناو گۆشتێک کە کراوە ئەگەر هاتوو لە سەرجادە کڕوێتی یا خۆیان سەریان بڕیوە و حیوانەوە باشترە لەو شوێنە نەیخوا شوێنێکی تر بخواتن کە متاکید بی لەوەی کەوا و ئەگەر هاتوو گۆشتەکەش تەجمید کرابوو ئەمە یەکێ لە مشکلەکانی کەمتر دەبتەوە چکو بەرگەی مجەمیدە ناگری کە بە تایبەتی ئەو گۆشتانەی کە بۆمان دێ بە تەجمیدەوە هاتوون
عادەتەن بە دەرەجاتی زۆر دەبەسترێ. دکتۆرەگەر خۆت لە ماڵەوە ئاژەڵەکە سەر ببڕی و نەزانیم ئاژەڵە توش بۆ یاخودنا و یەکسەر دەست بەجێ خەڵکی لە ئێمە بە شێوازێکی گشتی سروشتمان وایە لەگەڵ سەربڕینی ئاژەڵ یەکسەر جگەر و دڵ و ئەمانەی جیا ئەکەنەوەی دەست بەجێ یەکسەر ئەیبرژێنی ڕەنگە نە پلەی کوڵانی بگاتە ئەو ئاستا و نە تەجمیدیش بکرێنە بخرێتە فرێزەر و ئەو گۆشتە بیبەستێت و ئەو ڤایرۆسانە تێدا بمرن. چی دەکرێت؟ ئایا لەم حاڵەتەدا ئەگەری توش بن بەم ڤایرۆسە هەیە؟ جاری بزانن ئەو حیوانە لە چۆن دەرێ بووە، لە چ منطقەیەک بووە، ئایا لەو منطقەیە ئەو نەخۆشیە احتیمالی هەبووە بڵاو ببیتەوە یان نا، و کە کڕیویانە هیماهی خۆیان بۆ پێشتر هەیەیان بۆ ئایا تێکەڵی حیوانی تر بووە، ئایا گەنەیان ملاحەزە کردووە لەسەر حیوانەکە. دوای ئەو وەکو گوتم برژاندنی زۆر و کوڵانی زۆر ڕێگایەکی سەرچیە بۆ ئەوەی نێلن هەتا ئەگەر هات و هەڵگر بوو شەرتیژنی هەڵگربی. ئێستاکە لە هەموو کوردستان وەکو پێ دەچیتن تەنیا حاڵەتێکمان هەبی، ئەو معنای ئەوەی نییە کەەوە ئەو نەخۆشیە ڕاستە نەقڵ دەبی، بەڵام نەخۆشیێکی ساری نییە، وەکو ئەنفلۆنزە نییە، وەکو سوورێژە نییە کە زۆر بە خێرایی بڵاو بێتەوە. ڕاستە ئێمە دەبی ئاگاداری خۆمان بین، بەڵام ئەو مەترسە زۆریە تۆزێک وا بزانم زیاد لە لزومە خۆ پاراستن زۆر گرینگە، بەڵام ترسی زێدەش کە ببێتە نەخۆشی شتێکی باش نییە. دروستە. دکتۆر باسی سەلامەتی خۆراکت کرد؟ بەڵێ وڵا سەرەتامێت تەکمیلێتە مۆخسەکانی دکتۆرە دوو ئاماژە بە شتێک بووم. پرسیارێک لە جەناوی کرد کە ئەگەر خواردنێک لەسەر چاوەکەی دڵنیان نەبووی بەتابەتی خواردنە فاستفودەکان، ئەمەم یاسایە ئەبێ ڕەچاوێکی بۆ هەموو شتێک، هەر شتێک مەزەرەکەی مەجوولی بێت و دوورکەیتەوە. بەس دکتۆریان یانی ئەمە بۆ منە هاوڵاتیەکە کارمەندی دەستگایەکە شوێنەکە ڕەنگە نەتوانە بچێتەوە ماڵ و نامخوا ناچارە ئێستا وای لێ هاتووە و هەر خۆشت ناچیت تەلەفۆنەکە بە دلیڤەری بۆت ئەگا تۆ لەکوێ بزانی ئەم خواردنە تۆ تەلەفۆن بۆ کوێ دلیڤەریەکەی تەلەفۆن بۆ سەرچاوەکەی کە دڵنیابی جۆرێک لە کۆنتاکت لە تۆ لەبینی تۆی کڕار و ئەوی فرۆشیارە دروست بووە ئەبێ سیقەیەک متمانەیەک لەبینی تۆ ئەوە دروست بوو بێت اینجا. خواردنگە و چێشتخانەکانی سەر نێوانی شارەکان سەر جادەکان ئەوانە چی؟ هەمان یاسای بەسەر ئەبێت تۆ متمانەت هەبێت کە ئەو خواردنە بۆیە لە زۆرێک لە یاساکانی تەندروستیە خۆت لە فاستفود و سەرچاو نەزانراوەکان بپارێزە ئەو خواردنە بخۆ کە خۆت ئامادەیەکەی. خاڵی دووەم ئەو پرسیارەی کە هەمهاژەت پێکرد ئەگەر خۆت لە ئاژەڵێک سەر ببڕیت و بیخۆیت ئەوە ئەسڵەن تەندروست نییە. لە یاسای میت هایجینە تەندروستی گۆشتە ئەوە گۆشت نییە ئاژەڵێک سەرە بڕی، بەڵکو بەوە دەوترێت گۆشت کە پاش 24 کاتژمێر زنجیرەیە گۆڕانی کیمیایی و فیزیایی بەسەرا دێت لە پلەی گەرمی 0 بۆ 4 پلەی سەدیە اینجا بێ بە گۆشت پلەی ترشێتی گۆشتەکە ئێتە 5.7 دواتر پاش 24 کاتژمێر اینجا بێ بە گۆشت. جاوەڵڵاهی دکتۆر خەڵکی لای ئێمە ئەگەر بڵێن ئەمە چەندین جار بنەمان یعنی هەر کە حیوانەکە سەر ئەوبەردرێ یەکسەر ئەڵین گەرماوگەرم بێ یاخۆ دەستا و دەست خێرا جگەرەکەی دڵە گورچی لێ جێ ئەمە یاساکەی گۆشتی بەسەرا ناچەسبێ ئەو کەسەی ئەوەی خواردووە ئەو ماسوولکەی خواردووە کواڵێتێکی کەمی پرۆتینی تێدایە و ئاسی تەندروستیەکەی لاوازە بۆ چونکە هەر ئەگەر نەخۆشیش نەبێ کۆمەڵێک بەکتریای خۆشیێنمان سودبەخشمان هەیە، کۆمەڵێک بەکتریای سودبەخش لە ناوڕی خۆڵەی ئاژەڵ و مرۆڤیش هەیە کە ئاژەڵەکە ئەمرێ ڕاستەخۆ ئەو بەکتریانە بن بەکتریای زیان بەخش ئەگەر بێت و بەم پلە گەرمیانە چێ 4 بۆ 4 پلەی سەدی کە بەینیزی پێوتە چێڵین ئەو بەکتریا زیان بەخشانەش هەر لە ناو گۆشتەکەی هەیە. دواتر پرسیارەکەی خۆت بەڵێ ئەچینە لای پەیوەندیەک یاد فریاد لە هەولێر لەگەڵمانە فەرموو کاک فریاد زیاد ببوورە کاک زیاد فەرموو کاک زیاد فەرموو کاک زیاد پرسیارەکەت بکە باشتر بۆ بەڕێزت باشتر بۆ بەڕێزت کاک زیاد فەرموو پرسیارەکەت بکە. سپاس بۆ بەڕێزت. وڵام پرسیارێکمانە بوو خوشکە. بەڵێ فەرموو. ئەو نەخۆشیەی کە تاکەن سەرەکێ بۆ هۆی هاوڵاتیان پارێزیکانە تاوەکو خۆشەنەبن چ ساڵە سەر وەزارەتی تەندروستی پێشکەش هاوڵاتیان بکات.
دەنگت لای من ڕوون نییە کاک دکتۆر بەڕێزت ببوورە وڵات هێنە گەشتینە پرسیارەکەت کاک زیاد گەر بکرێ بە شێوازێکی دیکە پرسیارەکەت بکەی بۆ ئەوی بتوانین تێبگەین تەندروستی سوڕن ماکیە باشە زۆر باشە کاک زیاد زۆر سپاس گەرچی لە سەرەتای پرۆگرام و باسی ڕێنمایە تەندروستەکان و چارەسەرمان کرد دکتۆر سەرەتا بێن و لای ئەو پرسیارە و دواتر وەڵامی هاوڵاتیە بینەوانێ باسی ڕێنمایە تەندروستەکانی خواردنمان کرد بڵێ چاریاسەکەی سەلامەتی خۆراک کە بۆ هەموو خۆراکێکی ڕۆکی گیایی بەرهەمەکانی ئاژەڵ شیر و ماست و ئەو جەماعەتە ئەم هەمان یاسای بەسەر ئەچەسپێ بریتە لە هەڵگرتن چۆنێتی هەڵگرتنی ئەوەش تەفسیلەکرێ زۆر لە بەرنامەیەکە باسی بکەیت چۆنێتی هەڵگرتنی بەرهەمە خۆراکیەکان میوە و سەوزە تێکەڵاوی گۆشت نەکرێ دکتۆر ببوورە لێرە پرسیارەکەیە بۆ نمونە ڕەنگە هاوڵاتیەک بڵێ باشە من ئەچمە ڕێستۆرانتێکەوە گۆشت ناخۆم مریشک ناخۆم داوای خواردنێکی بم سەوزەوات بکەم بۆ لە جاتیوی لە فێکی کەس بخۆم لە فێکی فەلافلە خۆم بەڵام لە هەمان شوێنە ئەو دوو خۆراکە پێکەوە ئامادە بکرێن بەدەستی هەمان شێف کاتە چی نەخێر من پێم وتی ئەم یاسانی سەلامەتی خۆراک ئەبێت تیمەکانی تەندروستی و ڕقابەی صحی ئەمان یەکلا کرد بێت بۆ هاوڵاتی بۆ نمونە ئەو یەکەم جار هەڵگرتن یاسای یەکەم ئێنە سەر قسەی جەناب و یاسای دوم جیاکردنەوە بەڵام ئایا شێفێک بە هەمان دەستکێشەوە دەست ئایا لە گۆشتەکە نابێ ئەمە بڕاوەتەوە بێ نەبێ ئەمە ببێ بۆ چەقۆیی کە سەوزە لە تەکەی ناوێ بەو چەقۆیە گۆشتێک لە تکەی بەو دەفرەی گۆشتێکی تیا سوورەکەیتەوە نابێ بەو دەفرەی گۆشتێکی تازە مادەی خاوەکەی تێدا بێ ئەمە یاسای دوم هەموو کابانێک ئەم چوار یاسایە ضرورە یاسای سێم بریتە لە ساردکردنەوە هەموو بەرهەمێکی خۆراکی لە ساردکردنەوە هەڵەگیرێت و مەترسیەکان کەمەکرێتەوە یاسای چوارەم بریتە لە گەرمکردن هەموو مادەیەکی خۆراکی هەموو میکرۆبێک بە گەرمکردن زۆرینیان لە ناوەچن کەوتمان 75%. ئەم چوار یاسایە بۆ بەستن چەند پلە کاک دکتۆر بۆ بەستن کەلعادە لە خوار 0.3 بە بەستن حسابە بۆ نمونە لە بەستنیشە ئەگەر ئێمە باسی تایبەت بە گۆشت بکەین بەستنی خێرا و هێواشمان هەیە بەستن لە خوار ناقەس 18 باشترینە و بەستنی خێرا لە هەمویان باشترە ئەو بەستنی خێرایش چۆن دروستە بێ سەرەتا ئەو گۆشتە ئاخرێتە بەشی خوارەوەی سەلاجەکە کە بەرتی ساتکەرەوە بۆی ئامادە بێ بۆ بەستن پاشەوە دەخرێتە بەشی سەرەوەی کە بە فرگری پێوترێ کە دکتۆر هەوڵەیین لە دەرفەتێکی دیکەدا ئەمە زۆر گرنگە کە شێوازی هەڵگرتنی خۆراکە هەموو کابانێک هەموو تاکێک هەموو هاوڵاتێک ئەم هۆشیاریانە و ئەم ڕێنماییانە بزانێت بەڵێ دکتۆرە نازەنین کۆتا پرسیارم بۆ بەڕێزێت هاوڵاتێکی ئاسایی چۆن بتوانێت بە شێوازێکی تەندروست خۆی بپارێزێت و بە شێوازێکی بەربڵاو ڕێکارەکانی خۆپاراستن بۆ توشبوون لەم ڤایرۆسە دەچێت چی بێت زۆر بە کورتی دکتۆرەگیان خاوێنی شتێکی ئەساسیە بە تایبەتی دەشوشتن لە دەچێت دەرێدەوە لە کاتی خواردن حازرکردن دەشوشتن ئەساسیە بۆ خپاک و خاوێنی ئەمە ڕێگاکی زۆر سەرچێ نەکردنیا بۆ ئەو نەخۆشیە بۆ هەموو نەخۆشیەکی بۆ هەموو پیسیەک کەەوە خۆی محافظە بکاتن دوای ئەوە ئێتر شێوەی خواردنی ئەم جۆرە نەخۆشیانە جاری وهەیە کە دێنە وڵات گرنگی خۆی هەیە بۆ ئەوەی هەندێ ڕۆشنایی و ئاشنابوون بە شێوەی حازرکردن جۆری خواردن بۆی وعی تر بڵاو بێتەوە ڕاستە ئەم نەخۆشیانە قورسن زەحمەتن بەڵام لە هەمان کاتە قازانجی خۆی هەیە زۆر سپاس بۆ بەڕێزی دکتۆرەگیان دکتۆر ئەرکان کۆتا پرسیاریشم بۆ بەڕێزێت هەر هاوڵاتیەک کە لە ماڵەوەیە لە هەبوونی هەر حاڵەتێکدا چۆن بتوانێت بیناسێتەوە بەڵێ پێشتر باسی نیشانەکانمان کرد و دەشێت چی بکات چۆن خێرا دەست بەجێ خۆی بگەێنێتە نۆرنگەیەک یاخۆت نەخۆشخانەیەک و چۆن ئاماژە و باس لە نیشانەکانی بکات زۆرێک لە دکتۆرە بەڕێزەکان گرفتیانەوە دەڵێ هاوڵاتێک دێتەلام ڕەنگە کێشەیەکی بەڵام دەڵێ سرم ئێشە هیچ نیشانەکان هیچ پەیوەندیەکان بێکۆنە بێ چۆن هاوڵاتیە نیشانانە زۆر بەزەقی بناسێتەوانە سەرەتا وەکوتمان
دروستکردنی ڕۆشنبیریەک بۆ کەسەکە زۆر گرنگە بزانێت کەم نەخۆشیە چیە چۆنە و لە حاڵەتی توندبوونی نیشانەکانی کە نیشانەی تاو ئەو کۆنیشانانە ڕاوێژی نزیکترین بنکەی تەندروستی یاخود کلینیکی پزیشکی بکە و وەک دکتۆرە وتی ئەوەی ئەوترێ پێرسنەڵ هایجین پاک و خاوێنی تایبەتی زۆر گرنگە لەم نەخۆشیە و بێتە هۆی ئەوەی کە ڕێگری ڕێبڵاوبوونی نەخۆشیەکە دروست بێ دوورکەوتنەوە لە خواردنە یاسایەکان و ئەو گۆشتانی کە مۆری پزیشکی ڤێتەرنەری پێوە نیە مۆری ڕسمی پێوە نیە ئەوە هۆکارێکە بێ هەروەها بەشێکی تری پاک و خاوێنەکان بریتێ لە بەکارهێنانی دەستکێش و جزمە و کەپ و نەکەوتن لەگەڵ ئاژەڵا بوون و منە کە خاوەن ئاژەڵێک ئەچێتە ناو ئاژەڵەکانی زۆر ئاساییە بەرکۆشێک بکات تەنانەت ئەگەر ڤایرۆسە بەر ئەو بەرکۆشەکەوێت و کحولێک یاخود مادەیەکی پاکەرەوە بەکاربێنێ ڤایرۆسەکە لە ناوە بات بۆ میدیەوەی هاوڵاتیان لەرساخ و تەندروست بوون. زۆر سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە نازەنین عوسمان مامۆستای زانکۆ کە لە وڵاتی فەڕەنسا ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەرکان مەنوچەر پسپۆڕی تەندروستی گۆشت کە لە ستۆدیۆ ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بە هیوای تەندروستیەکی باش بۆ هاوڵاتیان و ئەم ڕێنمایانە ئەمانە بوو بێتە هۆشیارێک ئیدی هاوڵاتیان هەم لە ترس و دڵڕاوکەیەکی زۆر کە ئێستا ڕوبەڕیان بووتەوە دوورکەونەوانێ و هاوکات ئەم ڕێنمایانە ئەم پزیشکە بەڕێزانێکە ئەمڕۆ ڕاستەوخۆ لە پرۆگرامەکەی ئێمەوە بە ئێوەی بەڕێزیاندا بتوانن بیکردنە بەر. زۆر سپاس بۆ بینەرەتیتان تا سبەی ئێوارە لە بابەتێکی دیکە پێتان دەگەینەوە. هەمیشە تەندروست و سەلامەت بن کاتێکی شاد خواتان لەگەڵ. بۆ هاتووی چی داوێ لە کام خەپرسی دەیناوێ تۆ دوو دڵبی لە تۆڵە بترسی.
مەرگێکی بچووک. بابەتی ئەم کتێبە بریتیا لە ڕۆمانێکی جوان و ناوازەی ڕۆماننووسی لەو ناوجاری عەرەب محەممەد حەسەن ئەلوان لەلایەن حەیدەر عەبدوڵڵا وەرگێڕاوەتە سەرزمانی کوردی. ئەم ڕۆمانە لەبارەی ژیانی عارفی مەزن ئیبن عەرەبی نووسراوە و با شێوەیەکی چڕۆ چۆتە نێوڕووداوە سیاسی و کۆمەڵایەتی و کللتوریەکانی ئەو قۆناغی ژیانی بن عەرەبیەوە. نووسەری ئەم ڕۆمانە بە ڕەچەڵک خەڵکی وڵاتی سعودیە و ساڵی 1970 لە ڕیازی پایتەخت لە دایک بوو. خاوەنی کۆمەڵێک ڕۆمانی جوان و سەرنج ڕاکێشە. وەرگێڕی ئەم ڕۆمانەش وەک لە تێکستە کوردیەکەدا دەردەکەوێت بە ئاگایەکی باش و ئاستێکی بەرزی ڕۆشنبیری و شارەزایەکی زمانەوانی بەرزەوە کاری وەرگێڕانی بۆ کردووە. ئەمەش وازەکە خوێنەر زیاتر چێژ لە گێڕانەوەی ڕووداوەکانی نێوڕۆمانەکە ببینێت لە بڵاوکراوەکانی ناوەندی ئاوێر. دەبار کرد دەف من تو نەهاتی دەسۆزدا بمین یەل دەف من تو نەمایی. سڵاوتان لێبێت بەڕێزان، هەواڵەکانی کاتژمێر حەوتتان پێشکەش دەکەین. بەرپرسێکی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند دوای تاوبوونی ژماردنەوەی دەنگەکانی کەرکووک پرۆسەکە لە پارێزگای سلێمانی دەست پێ دەکات. شاڵاو دۆسکی بەڕێوەبەری پەیوەندی جەماوەریەکانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە خەندانی ڕاگەیاند پرۆسەی ژماردنەوەی دەنگەکان لە پارێزگای سلێمانی